بەناوی خۆی گەورە کەس و کاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان ئامادەبانی بەڕێز بە بۆنەی تێپەڕبوونی 34 ساڵ بەسەر تاوانی ئەنفال کردنی گەلەکەمان و سەری ڕێز و وەفادا دەنوێنین بەرامبەر ڕوحی بەرزەفڕی 182 شەهیدی بێتاوانی ئەنفالکراوی گەلەکەمان. کەس و کاری ئەنفال لە پرسی ئەنفال لە قۆناغی سەردەمەکانی ڕابردوو ئێستاشدا ئێستایشی لەگەڵ بێت شێرگیرانە و لێبراوانە لەسەر ئاستی کوردستان و عێراق بەردەوام بووە لە داکۆکیکردن و گەیاندنی مافەڕەوا و بەپەلەکانی کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان بۆ لایەنی پەیوەندیدار لەسەر ئاستی حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراقی فتراڵ لە ئاستی درەوشاوەدا لە چەندین لە ئاستی دەرەوەشدا لە چەندین پرسی جینۆسایدی گەلاندا نوێنەرمان هەبووە و بەشداری کردووە لە چالاکی جۆراوجۆرمان ئەنجام داوە لەسەر جینۆسایدکردنی گەلەکەمان. کەس و کاری ئەنفال لە هەموو قۆناغ و دەرفەتێکدا لە هەموو دەرفەت و قۆناغ و جاجاکاندا بە شێوازی سەردەمیانە و شارستانیانە چی بە دیداری تایبەت لەسەر ئاستی سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان و هەردوو پەرلەمانی عێراق و کوردستان و ئەنجومەنی وەزیرانی هەرێم و وزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم بووبووە بایەخی هەرێم بووبووە یاخۆ بەڕێپێوانی هێمنانە و گردبوونەوەی جەماوەری فشاری گەورەمان لەسەر حکوومەت دروست کردووە بۆ جێبەجێکردنی داوەڕەوەکانمان جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراقی فدراڵ لەسەر کەیسەکانی تاوانی ئەنفال و کێمیاباران بەگرتن و ڕادەستکردنی جاش و مستەشارە تۆمەتبارەکان داواکراوەکانیشەوە. خوشک و برایانی بەڕێز ئەوەی جێگەی نیگەرانی و ئازاربەخشە سەردەمێک کورد لەناو حکوومەتی عێراقدا سنگ و قورسایی گەورەی هەبوو لە کوردستانیشدا کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم دەرفەتی زۆریان لە پێش بوو لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە کاری زۆر گەورەتر و گرنگتر لەسەر کەیسەکانی جنۆسایدی گەلەکەمان ئەنجام بدەن ئاسوودەیی تەواو ببەخشن بە خانەوادەی جگەر سوتا و ڕەشپۆشەکانی شەهیدان و ئەنفالکراوان نەک ئەمە نەکرا بەڵکو و بەداخەوە زۆر دەرفەتی زێڕینیان لەدەستدا. گلەی و گازندەی کەسوکاری سەربەرزی ئەنفالکراو لە ناعەدالەتی حکوومەتی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ تا دێت بەرفراوانتر دەبێت و لە پەرستەندنەکاندایە ئەویش لە ئەنجامی ئەوەیە لە دام و دەستگاکانی حکوومەتدا خۆفرۆشان و منداڵەکانیان ئێستا پێگەیان لە پێشمەرگە دڵسۆز و کەسوکاری شەیدان و سەنگەر و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان سەربەرزی ئەنفالکراوان بەهێزترا لەناو حزبدا جاش و خۆفرۆشان بەرپرسایەتی باڵایان پێدەدێت بەناو سەرۆک خێڵ و هۆزەوە ئێستا تۆمەتبارانی کەیسی ئەنفال پێگەی کۆمەڵایەتیان بەهێزتر دەکرێت. لەم سۆنگەیەوە لە ڕۆژی 16 سی 2022 ئەمساڵ لە یادی کیمیابارانی هەڵەبجا کەسوکاری سەربەرزی شەهیدان ئامادە نەبوون بەشداری ئەو یادە بکەن کە حکوومەت پێی هەڵسا بوو بەڵکو بەجا خۆیان یادەکەیان کردەوە لە گەرمیانش کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان ئامادە نین بەشداری ئەو یادە بکەین. ئەمانە پەیامی گەورەی مەزرن بە گوێی حکوومەتدا دەدرێت پێویستە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی شەیدان بەپەلە بێنە سەرخەت و کۆنفرانسێکی گشتی ڕێک بکەن بۆ شارەزایان و یاساناسان و چالاکوانان و نووسەران و ڕێکخراوانی بواری جنۆساید بەمەبەستی دۆزینەوەی دەرچەیەک و دەربازبوون لەم چەق بەستوەی کەیسەکانی جنۆسایدی گەلەکەماندا. کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوانی گەرمیان 4 2022 بەخێر بێنێ بەش کەناڵەکان.